چەند ڕۆژێکە لە میدیای سێبەری پارتیەوە هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و شخصی مامۆستا عەلی باپیر کەوتونەتە بەر شاڵاوێک لە بێڕێزی و سنوور بەزاندن و تۆمەتبارکردن. ئەم شاڵاوە لە کاتێکدایە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بەرامبەر گەندەڵی و نادادگەری لە هەرێمی کوردستان و پشگیریکردنی لە داواڕاوەکانی خەڵک ئەم حیزبەی وەک داکۆکیکاری سەرسەخت لەبەرەی گەلدا وێنا کردووە. شاڵاوی تەشهیر و تۆمەتبەخشینەوە بەرامبەر کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر لە میدیای سێبەر و پشت پەردەی پارتیەوە بەڕێوە دەبرێ. ئەم میدیا سێبەرە کە بە پارە و قوتی دزراوی هاوڵاتی و فەرمانبەری هەرێم خراوەتە گەڕ و هیچ ئەتەکێتێکی بۆ بواری ڕۆژنامەگەری کوردی نەهێشتوتەوە بۆتە لەکەیەکی ناشرین بە ئەزموونی سیاسی و میدیایی هەرێمی کوردستانەوە بە بڕوای بەشێک لە شارەزایانی بواری میدیا ئەوانەی لە پشت میدیای سێبەر کار دەکەن و چاوەڕووی خۆ دەرخستنیان نییە، کەسانێکی ئاسنزمی قەڵەمفرۆشن کە وەک موچەخۆری بندیوار لەسەر سەروەت و سامانی خەڵک دەژین و کاریان تەنیا شکاندنی ئەو کەسانەیە کە بەدڵی حیزب و گەورەکانی خۆیان هەڵوێست نانوێنن. تەشهیرکردن بە کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر لەلایەن میدیای سێبەری حیزبێکی دەسەڵاتەوە و تۆمەتبارکردنیان بە چەندین ناو ناتۆرەی دوور لە بنەمای ڕۆژنامەگەری و ئەخلاقی کوردەواری بەرەنجامێکی چاوەڕوانکراوی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی و گەیاندنی ناڕازایی و بێزاری خەڵک و نیشاندانی ڕووی ڕاستەقینەی ژیان لە هەرێمی کوردستانە بە جیهانی دەرەوە. هەمان ئەو حیزبەی دەسەڵات کە ئەزموونی حکومڕانیە شکست خواردوەکەی بۆ هەموو لایەک ڕوونە، هەردەم پیشە و نەریتی وا بووە هەر کەس و حیزبێکی کوردستانی بەرامبەری بوەستێت و تەسلیمی نەبێت، بەدەیان ڕێگە و شێواز هەوڵی ناوبردن و تەنگ پێ هەڵچنینی دەدات، تەنانەت ئەگەر بە ناوزڕاندن و درۆ و چەوەشەکاریش بێت کە ئەم بوێریەشی تەنها بۆ کوردستانیانە و لە بەرامبەر بێگانەدا جگە لە تەنازل و تەسلیم بوون هیچی دیکەی لێ نەبینراوە. بە بڕوای چاودێران ئەم بێڕێزی و خۆسەغڵەتکردنی حیزبێکی دەسەڵات کە لە میدیا سێبەرەکەیدا ڕەنگی داوەتەوە سەلمێنەری ئەوەیە کۆمەڵی ئیسلامی حیزبێکە کاریگەری لەسەر ڕای گشتی هەرێمی کوردستان هەیە و لەلایەن خەڵکەوە متمانەی پێ دەکرێت. حیزبێکی دەسەڵاتی هەرێم کە حکوومەتێکی ئەمنی هەواڵگری پێکهێناوە و هەموو دەنگێکی ناڕازی و حەقبێژی لێ بۆتە دوژمن، هەروەها بە سیاسەتە شکست خواردوەکانی ژیانی خەڵکی بەم ڕۆژە گەیاندووە و چەندین ساڵە خەڵکی کوردستان برسی و سەرکوت دەکا لەبەری دانان بە هەڵەدا و سەرنجدان لە هۆکاری ناڕەزایەکانی خەڵک دەیەوێت ناتەواوی و شکستەکانی خۆی بە شێواندنی وێنای نەیارەکانی پەردەپۆش بکە. بۆ مەبەستە بە سامان و پارەی نەوتی ئەم وڵاتە ماشێنێکی عەلامی زەبەلاحی خستۆتە گەڕ و دەیان کەناڵی ئاسمانی و پەیجی سێبەر هەڵدەسوڕێنێ کە کاریان تەنها چەواشەکردنی خەڵک و جوانکردنی وێنای دزێوی حیزب و سیاسەتە شکست خواردوەکانێتی. بە بڕوای چاودێران ئێستا کە هەرێمی کوردستان لە بەردەم قەیرانێکی سیاسی و دارایی قوڵدایە و لە فرۆشتنینەوە تەنها قەرزاری بۆ ماوەتەوە و هیچ ئینتیمایەک بۆ خاکوونەتەوە لە نێو گەنجانی وڵاتدا نەماوە، خۆخەریکردنی حیزبێکی دەسەڵات بە تۆمەتبارکردنی لایەنێکی دیگەی کوردستانی و تۆمەت هەڵبەستن بۆ سەرکردەکانی جگە لە ئیفلاسی سیاسی و جەماوەری ئەو حیزبە هیچ شتێکی دیکە ناگەیەنێت. پەلاماردانی لایەنێکی وەکو کۆمەڵی ئیسلامی و ناوزڕاندنی مامۆستا عەلی باپیریش دەرخەری گەورەی کۆمەڵ و کاریگەریەتی لەسەر هەردوو ئاستی سیاسی و جەماوەری هەرێمی کوردستان. ئەو حیزبەی دەسەڵات کە لە بەرامبەر شکستی حکومڕانەکەی پەلاماری کۆمەڵی ئیسلامی دەدا باشترە خۆی بگۆڕێ و بیر لە چاکردنی حکومدارەکەی بکاتەوە. هاوکات میدیای کۆمەڵی ئیسلامی نایەوێت دابەزێتە ئاستی نزمی ئەو میدیا سێبەرانە و جوێن و تەژیر بکاتە ئامڕازی کاری میدیایی، ئەگەر نا ئەو حیزبەی دەسەڵاتی هەرێم ئەوەندەی هەڵە و کردەوەی قێزەون هەیە بایی ئەوەی دەریایەک بۆ گەند بکات. لە مێژە پێشینانی ژتویانە ئەوەی ماڵی لە شوشە بێت باشترە بەر نەگرێتە ماڵی دراوسێی.